یاریەکانی خولی پلێکی کوردستان کۆتایی ئاتویانی سیروانی نوێ سەرڕای بردنەوەی لاگارەی پاڵەوانی خولەکە، بەڵام نەیتوانی سەرکەوێت بۆ ڕیزیانە نایابەکانی کوردستان. دوای ئەوەی یانە ڕکابەرەکەی سۆلاڤی کەرکووک توانی سەرکەوتن بەدەست بێنێت. ئەردەڵان محەممەد و راپۆرتێک لەو بارەوە. لە یاریگاکانی کوردستان یاریەکانی خولی پلێکی یانەکانی کوردستان کۆتایی هاتوو. یانەی گارە پێش تەواوبوونی هیارەکانی خولەکە بە هەفتەیەک سەرکەوتنی بۆ خولی نایابی یانەکانی کوردستان مسۆگەر کردبوو. لە هەفتەی کۆتایی خولەکەشدا بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەیانەی سیروانی نوێ دەدۆڕێنێت. لە یاریەکی هەفتەی کۆتایی خولەکەشدا یانەی سیروانی نوێ لە یاریگای سلێمانی میوانداری یانەی گارای پاڵەوانی خولەکەی کرد. یاریەکە بۆ یانەی سیروانی نوێ گرنگی زۆری هەبوو لەبەر ئەوەی لە دۆڕاندنی یانەی سۆلافی ڕکابەریدا ئەوەی یانەی سیروانی نوێ دەگەیشتە خولی نایاب. لەگەڵ دەستپێکردنی یاریەکەدا یاری زانانی سیروانی نوێ بەیڕشکردن دەستیان بەیاری کرد. لە خولەکی 13دا ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی سیروانی نوێ ژمارد، بەڵام بورهان عەبدولکەریم لە لێدانەکە سەرکەوتوو نەبوو. دوای ئەو گۆڵەش هێرشەکانی یانەی سیروانی نوێ بەردەوام بوو. لە بەرامبەریشدا یانەی گارە بە هێرشی پێچەوانە یاری دەکرد، بەڵام یاریزانانی سیروانی نوێ لە خولەکەکانی 34-42دا لە ڕێی یاریزانان شاکار سدیق و مستەفا محمود بە 2 گۆڵ وەڵامی یانەی گارایان دایەوە ئەو جێمەش بەو 2 گۆڵە کۆتایی هات. جێمی دووەم یاریەکە ئاسێکی بەهێزتری بەخۆیەوە بینی و یاری زانانی یانەی گارەش بەهێرشکردن دەستیان بەیاری کرد و لە خولەکی 61دا جێگر موشخە توانی گۆڵێک بۆ یانەی گارە تۆمار بکات. هەرچەندە دوای ئەو گۆڵە یاری زانانی گارە کشانەوە یاریگای خۆیان و یاری زانانی سیروانی نوێژ لە هێرشەکانیان بەردەوام بوون و توانیشیان لە خولەکی 90دا لە ڕێی بێرون حامیدەوە گۆڵی سێم تۆمار بکەن و لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی یانەی سیروانی نوێ کۆتایی هات. بەڵام بردنەوەی سیروانی نوێ لە یاریەکەدا نەبووە یارمەتیدەری یانەکە بۆ سەرکەوتن بۆ خولی نایابی یانەکانی کوردستان لەبەر ئەوەی یانە ڕکابەرەکەی سۆلافی کەرکووک توانی بوو لە یانی سێمێڵ بباتەوە بە 2 گۆڵی بێ بەرامبەر. بۆ ئەنجامانەش یانەی سیروانی نوێن ئەم ساڵیش سەرڕای سەرفکردنی چەندی ملیۆن دینار سەرکەوێتەوە بۆ خولی نایابی یانەکانی کوردستان و هەردوو یانی گارا و سۆلاف پلەکانی یەکەم و دووەمی خولەکەیان بۆ خۆیان مسۆگەر کرد و ساڵی داهاتووشان بەشانی یانەکانی تری خولی نایابی کوردستان ڕکابەری دەکەن. دوای تەواوبوونی یاریەکەش خەسرە و گورونی ڕاهێنەری تیپەکە بەم شێوەیە باز لە ئاستی تیپەکەی و دۆڕاندنەکەیان و مانەوەی لە پۆستەکەدا دەکات. هۆکاری سەرنەگوتن هوەریە بەشێکی زۆری پەیوەندی بەر لە یانە هوەرەکان وێ بەڕاستی ئەمە کو باسم کرد یاریەکانی کە کردومانە لەوە پێش لە 3 یاری لە دەروی یاریگای خۆمان لە 2 سادەکانی یاری گۆڵی بەرامبەرمان لێکراوەتەوە. زۆربەی یاریەکان بڵین گۆڵ زۆر تۆمارکردین، گۆڵمان زۆر تۆمار کراوەتەوە. ئەوەش کەم و کوڕی ڕاهێنانمان زۆر لەسەر کردووە. 2000 پێر ئێمە ڕاهێنانمان لەسەر حاڵەتی کۆرنەر کردووە بەداخۆم ڕۆ بۆ شێوەی گۆڵمان لێکرایەوە. والله هیچ بڕیارێکم نییە جارێ با خولەکە تەواو بێ پشوویەکی لێبین مزایەنسا لە کاتی خۆیان قساکەین. هیچ بڕیارێک لای من نییە و هیچ بڕیارێک لای ئیدارەش نییە. بۆیە من ئەڵێم ڕیادە سلێمانی ئێمە دووربین نین، گەشتبین نین، استراتیژمان نییە. لە بەرامبەریشدا ڕاهێنەری یانەی گارە سەرڕای قەیرانە دارایی تیپەکەی و یاری نەکردنی چەندین یاریزان لە یاری بەرامبەر سیروانی نوێ بەم شێوەیە بازە ئاستی یاریەکە و سەرکەوتنیان بۆ خولی نایابوو خۆشحاڵی خۆیان بە پاڵەوانی خولەکە دەکات. دەستپێک تخۆلێدا ئەم درازی بووینەت vê گروپê me Nadiye da sercem ferîqê xirê û xastan va yarîgera ev yarîgera pile derece 2 serketîne hatîne pile derece êk û her ev yarîgerane bûyne qaramanê derece êk ev sala da destxuşîl va yarîgera dikeyên destxuşîl kargiriya îdarê xirê dikeyên û destxuşîl serok fexriyan dikeyên xudêş te nexêr bû polê neya hek bijin xolê neya pêş te maya îdare derên te xarê û salê dibê de rîn nexarê û kombûn de ser dike. دوای تەواوبوونی یاریەکانی خولەکە یانەی گارە لە 15 یاریدا خاوەنی 9 بردنەوە و 3 بەرامبەربوون و 3 دۆڕاندنە و 30 گۆڵی هەیە و 12 گۆڵی لێکراوە. یانی سیروانی نوێش خاوەنی 8 بردنەوە و 3 دۆڕاندن و 4 یەکسان بوونە و 29 گۆڵی هەیە و 19 گۆڵی لێکراوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.